پرفرۆشترینمان ئەم دوو کتێبە بوو. ئەمەیان بیرەوەریەکانی ڕەفیق سابیرە، نووسەر و شاعیری گەورەی کورد. کاکامیل لە ناوەندی چوارچرا لە ماوەی ڕابردوودا پرفرۆشترین کتێب لای ئێوە چی بوو؟ سەرەتا بە خێراتنتانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم بۆم بەرنامە لە ناو ئێمە لە کۆی ئەم چەند مانگەی ئەم ساڵ پرفرۆشترینمان ئەم دوو کتێبە بوو. ئەمەیان بیرەوەریەکانی ڕەفیق سابیرە، نووسەر و شاعیری گەورەی کورد. ئەمەشیان ڕۆمانێکی فارسیە لە فارسیەوە وەرگێڕانی بۆ کراوە پشت کۆڵانەکانی بێدەنگی کە ئەکرێ بڵێن لەم ماوەیە پرفرۆشترینی کتێبەکانی ئێمە بووە. ئەم دوو کتێبە ناوەڕۆکانی باز لە چیە؟ ئەمەیان بیرەوەریەکانی ڕەفیق سابیرە کە پێم وایە لە ناو سیاسیەکانە باشترین بیرەوەری نووسیوێتەوە بەپێی ئەو ئەزمونەی کە خۆم بیرەوەریەکانم خوێندوتەوە ئەکرێ بڵێم ڕازگۆترین بیرەوەریە کە من خوێندبێتمەوە. کۆی ژیانی خۆی و ژیانی سیاسی و ژیانی پێشمەرگایەتی و ئەو چەند تا ئێستا کە نووسیوێتی تا ئەو ساڵانەی دوایی کە نووسیوێتی. ئەمەشیان ڕۆمانێکی فارسیە کە ئێمە من پێم وایە وەرگێڕانی ڕۆمانەکان و هەڵبژاردننی ئەبێت لە کللتوری خۆمانەوە نزیک بێ کە ئێران ئەکرێت ئێمە بڵێن بناغەیەکمان هەیە یا لەسەر چاوەیەکەوە هاتوین زۆر لە خۆمانەوە نزیکە و لە ناو ڕۆمانە ئێرانەکانی ئەکرێ بڵێن باشترینیانە. ئەمە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی زیندانیوە کە هەم دەستی گەنجەکانمانەگرێ بۆ ئەوەی لە تاوان دووریان خاتەوە. من ئەگەر تۆ لە من بپرسی چۆن هەڵیە سنگێنی من پێتەڵێم ئەم ڕۆمانە داوا لە هەموو گەنجێگەکەم بیخوێنێتەوە، داوا لە هەموو هاوسەرێگەکەم بیخوێنێتەوە،